سڵاتان لێ بێم کاتتان باش دیارە تایبەتمەندی حەزبی شووعی کوردستان لە شاری سلێمانی ئەمڕۆ پانێڵێکی ساز کردووە سەبارەت بە ڕەوشی ژینگەی کار و ژیانی کرێکاران لەمڕۆدا کە تێیدا سندیکاکانی کرێکاران و ئەندامانی پەرلەمان و ژمارەیەک لە بەرپرسانی لە وەزارەتی کار ئامادەن و تێدا گفتوگۆ دەکەن لە سەر ڕەوشی کرێکاران و مافی کرێکاران لە کاتی کارکردندا. من بۆ زانیاری زیاتر لەسەر بەڕێوەچۆنی پانێڵەکە بەڕێز عوسمان زیندانی سەرۆکی سندیکای بیناسازی کوردستانم لەگەڵایە. هاوڕێ عوسمان ئەم کاتت باش، سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگە پێمان بڵێ گرنگی ئەم پانێڵە چیە و ئامانجتان لێ چییە؟ ئێمە وەک ئەم کارە وەک سندیکا نەکرا، ئەم کارە حەزبی شووعی کوردستانی لە ئاستی ناوەندی هەرێمی کوردستانە کردوێتی مەبەستیەوەیە کە کێشە و گیر و رفتە کۆمەڵایەتی و ئابوووریەکانی و یاسایەکانی کرێکاران بەرەو خراپتر چووە بەهۆی قەیرانی ئابووری سیستەمی سەرمایەداری لە جیهان و ناوچەکە کە هەرێمی کوردستان و عێراقیشی کردوێتەوە هاوکات هاتنی پەتای کۆرۆنا ئەوەی تر بێکاری زیاد کردووە و هەستمان کرد حکوومەت دامەزراوەکانی ڕقابی لە پەرلەمان لە نەقاماتوانە لە ئاستی بەرپرسیارەتی ئەم دۆخەیانین بۆ یەکو حزب شووعی کوردستان بە بەرپرسیارەتی خۆمانزانی لایەنی حکوومەت لایەنی پەرلەمان لایەنی سندیکای کرێکاران ناوەندە کرێکاریەکان هەندێک لەو بەڕێوەبەرایەتیانی کە پەیوەستن بە ژیان و گوزەرانی کرێکارانەوە بانگشتمان کردن لەگەڵ نوێنەری هەندێک لە کارگەکان بۆی دۆخی کرێکاران بخەنە ڕوو و ڕێگە چارەسەرەکانیش بخەنە ڕوو وەکو فشارێکی سیاسی و ئەعلامی لەسەر دام و دەستگاکانی حکوومەت و پەرلەمان چونکە کرێکار کەم بۆتەوە تووشی بێکاریەکی درێژخایەن بووە کرێکار لەسەر کار دەرەکرێت بە هیچ حساب و کتابێک ئەوە کرێکاری بیانی و ئافرەت زۆرە چەوسێنرێتەوە هیچ ئاسۆی و پلانێک نابدرێت لەلایەن حکوومەتەوە کەچی بکرێ بۆیە ئێمە ئەم پانێڵانەمان ڕێکخستۆ بەسی ئەوەی کە ڕێگە چارەیە بێ بخرێتە ڕوو فشارێکی بێ لەسەریان. ئەنجامی ئەم پانێڵە لە کۆتاییە چۆن ئەدرێتە چی لایەنێک و چۆن مامەڵی پێوە ئەکرێت؟ یەکەمیشت مەبەستمانە جوڵاندنێتی لەسەر ئاستی گشتی لە کۆمەڵگا بۆ وشارکردنەوەی کرێکاران مامافەکاریان بۆ ڕێگە چارەکان و دام و دەستگاکانی حکوومەت بێگومان پاشان ڕاستپاردە ئەدرێتە ئەوەی پێوەست بێ بە حکوومەت دەدرێتە حکوومەتەوەی پێویست بێ بە دام و دەستگای پەرلەمانە درێ بەوان. لە ساڵی ڕابردوودا کە بە خۆتەزانی ڤایرۆسی کۆرۆنا هەبوو هەموو کارتەکانی پەکخست. کۆرۆنا چی کاریگەرێکی لەسەر ڕەوشی کرێکاران و بێکاریدانا؟ تێنەگەیشتم. مەبەستم ئەوەیە ئەڵێم پرسیارەکەت بۆ دووبارە ئەکەمەوە لە ساڵی ڕابردوودا کە ڤایرۆسی کۆرۆنا هەبوو. ڤایرۆسی کۆرۆنا چی کاریگەریەکی لەسەر ڕەوشی کرێکاران دانا؟ ڤایرۆسی کۆرۆنا لە ئاستی جیهانیە کاریگەری گەوری لەسەر چینی کرێکار کرد و لەسەر هەرێمی کوردستان و عێراقیش بە هەماشێوە کاریگردو بوو هۆی بێکاریەکی بەرفراوان لە ناوچین دوێژەکان و کەمکردنەوەی کرێکار لە هەندێک ناوەندەکان کرێکار دەرەکەن لە هەندێک ناوەندەکان کریان کەم کردوەوە لە مانگی 34 هەندێک ناوەندی کار کریان نێونەتێکە بە پێی قانونە بێ کریان بدەنێ چونکە ئەوە لە توانای خاوەن کار و کرێکاران نەبوو کە ئیش بەستاوە ئەوە لە قانونە پێڵێن حاڵەتە ینی حاڵەتێکی کتوپڕی ناکاوە بۆیە ئەوەی کە نقطەیەکی مهمە یعنی ژیانی کرێکاران لە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا زیاتر کەوتە خوارەوە بەرەو هەژاری و بەرەو نەداریەکی زۆرتر ڕۆیشتووە. کردنەوەکانە دەستان خۆش بێ دیارە پانێڵەکە بڕیارە تاوەکو دوای نیوەڕۆ بەردەوام بێت و تێدا چەندین بابەتی جۆرا و جۆر دەخرێتە سەرباز و وەکو عوسمان زیندانیش ئاماژەی بەوە کرد کە ئەنجامی پانێڵەکە یاخود لێرەدا چەندین ڕاستپاردە ئامادە دەکرێت و دەدرێتە لایەنە پەیوەندیدارەکان لە پەرلەمان و لە وەزارەتی کار و سندیکاکانی کرێکاران. بەلە بواری پراکتیکی بەلە دۆخی سەندیکاکان ڕۆڵی سەندیکاکان لە کوردستانە کە ڕەنگە پرسیارێکی گەورە بووینەوە بێت لە هەموو دنیاکان لە خۆپیشاندانەوە ڕێزایەتی دروستە بێت سەندیکاکان ڕێکخراوەکان لەسەر جادەن پارتە سیاسیەکان لە کوردستان بە پێچەوانەی ئەم دیمەنە بە پێچەوانەی ئەوە دەبینین کوردستانخان لە ماوەی چارەگێک ئەگەر هەر یەکێک بتوانین کەمتریش دەبە تێگەیشتنی خۆی لەبارەی چارچێوەی یاسایی ئەوکان ڕاستیە لەبارەی ڕۆڵی وەزارەت و پەرلەمان قسە دەکرێت کە هەندێک هەوڵ هەیە بۆ هەڵواسکردنەوەی یاساکان هەندێک ئەمە گەیشتووە بە ئامادەکردنی کە بەداخەوە بەم ئاراستەیە نییە کە چاوەڕوان دەکرێت یاساکان هەڵواسکردنەوە وەکو بە ئاراستیشی جێبووی دواتر پرسیارە بە دیاریکراوی بە کارکردن کوردستانی شەکەم هەروەها لە سەندیکا چی ئاگادارە لەوەی کە ئاراستەی یاساکان بە چه ئاراستەیەک ئامادە دەکرێتەوە کوردستانخان